سپاسدانەکەم خێربێنێوەش ئێمە لەگەڵ هاوڕێیانم لە سلێمانی بەشداریەکەین لە یەکەمین دیداری فیلمی کوردی لە بێرمینگهام خۆشحاڵیەوە تەمان خۆم بە دوو فیلم بەشدارم یەکیان فیلمی سفرنەوە یەکیان فیلمی ئێگزام ینی ئەزمون بۆ خۆشحاڵی هاتوین بۆ پشتگیری هاتوین کە هیوادارین لە داهاتووە بێت بە ئیڤێنتێکی باشتر و گەورەتر بۆ پێشخستنی بواری فیلمسازی کوردی. زۆر سپاس بۆ پێشوازی گەرمی جەنابتان. هیوادارم کە دیداری فیلمی کوردی لە بێرمینگام سەرکەوتوو بێ و بتوانێت هونەری کوردی و فیلمی کوردی بگوازێتەوە بۆ هەم بۆ ڕەوەندی کوردی و هەم بۆ خەڵکی ئەم وڵاتە، چکە ئەوە گرنگە کە خەڵکی ئەم وڵاتە و خەڵکی وڵاتانی تریش لەوە تێبگەن کە ئێمەی کورد بە تەنها قوربانی و جەنگاوەر نین، بەڵکو سینەماکاریشین، هونەرمەندین، داهێنەرین، ژیان دۆستین و ئەم ژیان دۆستی و هونەرمەندی و سینەماکاری و ئەدەب دۆستیەمان لە ڕێگای پیشاندانی هونەری خۆمان، فیلمی خۆمان، ئەدەبی خۆمان بە گەلانی دنیا پیشان بدەین. بۆیە من دووبارە هەم سوپاسی پێشوازی گەرمی جەنابتانەکەم و هەمیش هیوای سەرکەوتن بۆ دیداری فیلمی کوردی لە بێرمینگام. زۆر سوپاس، ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم بە بینینی بەڕێستان بەم شارە جوانەی کە ئەمڕۆ گەیشتنە بێرمینگام بە سەلامەتی. زۆر سپاس بە هیوای کە ئیتر لە حەڤەی مامکەوینە ئیشێکی ئیتر دیدارەکە و لەگەڵ بینەری خۆشەویستی ئەم شارە شاد بینەوە. هۆکار من هەر وەک خۆبەخش وەکو جەنابتان لەم دیدارە کارم کردووە، ئەمەوێ ئەو کارانی کە کردمان 6 مانگە بەیەکەوە ئیشەڵا ئیتر لە حەڤەی مانگە ئایبینی. هاتنمان بۆ ئێرە بۆ بەشداریکردن لە یەکەمین دیداری فیلمی کوردی لە بێرمینگهام. سپاس بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و کاکەدار و هەموو هاوڕێیانی کە ئەم دیداریان ساز کردو. هیوادارم ئەم دیدارە ئەو ئامانجە پێکێکە لە پێناویە کارەکەی بۆ سازکراوە بتوانین لێرە لە نزیکەوە هەم ڕەوەندی کوردی ئەو فیلمە کوردیانە بینن، هەم ئێمەش بتوانین گفتوگۆ لەسەر بواری سینەما بکەین کە بوارێکی زۆر گرنگە بۆ بەرەو پێشوونی کلتوری کوردی. بەخێر بێن ئێوەش ئەمڕۆ پێشوازیمان کرد لە پۆلێک لەو هاوڕێ خۆشەویستانی کە پێشتر ئەپلیکیشنی هاتنیان پڕکرد بۆ ئێمە دەعوەتمان کردبوون بۆ دیداری فیلم. سپاسیانەکەین کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پۆلێک لەو هاوڕێ خۆشەویستانەمان پێشوازی کرد و دەشمێ لێرەوە سپاسی حکوومەتی بەریتانیا بکەم بە تایبەت کۆنسڵخانەی بەریتانیا و سەفارەتی بەریتانیا لە عێراق و لە کوردستان کە زۆر پشتیوانمان بوون، زۆر هاوکاریان کردین بۆ ئەپلیکیشنەکان. شکر بۆ خوای گەورە ئەمڕۆ پۆلێک لە هونەرمەندەکان گەشتونەتە ئێرە و پێشوازیمان لێکردن و بۆیە بەناوی دیداری فیلمەوە بە خێراتنیانەکەین و خۆشحاڵی خۆمان دەرەبڕین ئەمڕۆ و ئیشەڵا تۆزێکەش بەڕێیەکەوین و دوو سپەی کە ڕۆژی جومعەیە دیدارێکی گەورە سازەکرێ لە بێرمینگام و یەکەمین دیدارە بێ بۆ خزمەتکردنی فیلم و فیلم سازانی. بەڵێ بێگومان هەر بۆ ئەوەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەمان فیلمەکانیان عەرزەکرێ، ئەمان کۆمەڵێ بەرپرسن هاتوون بۆ ئێرە، هەنێک هەیە حەزەکە کەسەکە ئەکتەرەکە لە نزیکەوە ببینێ، بۆ نمونە کاکشوان عەتوف کۆمەڵێ لەو هونەرمەندانەی کە هاتوون حەزەکەن لە نزیکەوە هونەرمەندەکە ببینن، فیلمەکە لە نزیکەوە ببینین لە هۆڵێکی سینەمای زۆر پرۆفیشناڵ کە هۆڵی سینەهۆڵ یەک جوانترین هۆڵە کە بۆ فیلمەکانە. بۆیە ئێمە پێشوازیمان لێکردن لەگەڵ هاوڕێم کاکدارە و هاوڕێیانی تریشم.